بەڵێتر بانگشی هەڵبژاردن بۆ خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان لە نێو کاندیدەکان توندە بە تایبەتی لە پارێزگای سلێمانی کۆمەڵێک پێشێلکاریش تۆمارکراون و گلەی کاندیدەکانیش لە چۆنیەتی بەڕێوەچوونی بانگشی هەڵبژاردن هەیە. من لەگەڵ میوانەکەم قسە دەکەم لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت بەڕێز سۆران خەلەف کاندیدی پارتی بۆ هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان لە سلێمانیەوە. بەڕێز سۆران سپاس کە لەگەڵ کوردستان 24 بە سەرەتا بزانم کە بانگشە لە سلێمانی چۆن بەڕێوە دەچێت بە تایبەتی بۆ کاندیدانی پارتی گلەی هەیە لەوەی کە پۆستەرەکانیان دەشێوێنرێت پێشێلکاری دەکرێت. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ میوەندارێکەکان. ئەلبەتە ئێمە بەرەو قۆناغێکی هەستیار لە قۆناغێکی هەستیارات تێپەڕینەوە بەرەو ڕۆژێکی مێژوویە ڕۆین کە بەسمەی خەڵکی کوردستان لەسەر دەنگدان بە کاندیدان و لیستی ئاوەدانی و ئارامی یەکلاکەرەوە بۆ حکومڕانی کوردستان دەست پێەکات. تەبعاً چەقی ململانەکان و چەقی ململانەی سیاسی لە هەڵبژاردنەکان شاری سلێمانیە گومانی تیانی ئێمە کەوینە بەر هێرش و پەلاماردان و تیرۆری ئیرهابی فکری و ئیرهابی کۆمەڵایەتی و سیاسی و دوجار ئیرهابی مادیش بەدوایە دێت. ئێمە زانین خەڵکی بە شەرەفی کوردستان زۆربەی زۆری کاندیدەکان ئەرکێکی قورس کەوتوتە سەرشانیان بۆ ئەو بابەتە. ئەبینین لە شاری سلێمانی بەداخەوە کردەوەیەکی ناشرین بڵاو بۆتەوە کە ئەمە تعبیر نییە لە خەڵکی ڕۆشنبیری شاری سلێمانی، چونکە شاری سلێمانی مەکینەی دروستکردنی خەڵکی ڕۆشنبیر و مسەقەفە باشەکەواتەم ئێرهابە بە تایبەتی هەرێمی کوردستانیش بەم شێوازە ڕێگری لە بانگەشەی تەندروستی کاندیدانی پارتی لە سلێمانی دەکات. بۆ من ئەمەوێت پێ بڵێم کە من یەکێکم لەو کاندیدانەی کە بەڕاستی ئیمکانی ئەوە لە بەردەستا بووە کە فلێکس بکەین. ئێمە من قەناعەتم بەوە نییە کە فلێکس دروستکردن بەشێک بێت لە بانگەشەی هەڵبژاردن. کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ناو دڵی خەڵکان و پێشتر کاریان کردووە و ناسراون خزمەتیان کردووە، بەڵام ئێمە ئازانین عورفی هەڵبژاردنیش بەشێکە لەو فلێکسانە ئەبێ هەڵبواسرێت و کاری لەسەر بکرێت. لایەنێکی دیاریکرا و دەسەڵات لە سلێمانی بەرپرسیارە لێوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان تۆقیون و هەند ئەو کاندیدانی کە لە سنووری سلێمانی فیگەرن، فیگەری ناو خەڵکن و فیگەری ئەو خەڵکانن فیگەرێکن کە بوون بە کۆکردنەوەی دەنگ بۆ پارتی دیموکراتی کوردستان. بەداخەوە منە بینم نەکشێواندن ئەو کەسانەی کە خۆبەخشانە فلێکسیان بۆ من دروست کردووە، چونکە وەکو نیگەرانی یەکێک لە کاندیدەکان کە من بڕوان بەوە نەبووە قەت فلێکس هەڵبواسم، بەڵام خۆشبەختانە و هاوڕانەی کە فلێکسیان بۆ دروست کردوم لە شارۆچکەی کفری تاکو و قەڵاتزێ من زیاتر لە 200 فلێکسم هەر نەماوە بە چوارچێوەکەوە براوە. شاری سلێمانی کە چەقی ململانەی منە یەک فلێکسی منی تیانیە و هەڵنەواسراوە. بەداخەوە کە من لە کاتێکە زیاتر لە 350 فلێکس لەناو شاری سلێمانی هەڵواسراوە، ئێستا یەک فلێکس تەنانەت لە دەواازەی سلێمانی دەیتەناوە هەتاوەکو پێشی لقی چوار یەک فلێکسی منی تیانیە. ئەمە یەکێکە لەو پێشێلکارانەی کە بەداخەوە دەبێت پارتی دیموکراتی کوردستان دانووسان بکە لەگەڵێکێتی نیشتیمانی کوردستان. ئەوان نابێت خەڵکانێک بخەنە ناو شەقامەکان کە زیان شێوازەکانی بانگەشە لە هەموو دنیاوایە. بەڵام ئایا بە لێکردنەوەی فلێکس و دراندنی وێنەی کاندیدان دەتوانن ئەو بنەما فکریانەی کە کاندیدەکانی پارتی لە ڕێگەی بەرنامە و استراتژیەتی ماوەکانی ڕابردوو لە نێو دڵی خەڵکدا هەیان بووە لەقی بکەن یا بیسڕنەوە؟ ئێوە چۆن کار بۆ چەسپاندنی ئامانجەکانی خۆتان دەکەن؟ ئێمە بەرنامە و کاری خۆمانمان هەیە و استراتیژێتی پارتی دیموکراتی کوردستان و پرەنسیپەکانی کارکردنی پارتی لە ڕابردوو فێری کردوین. ئەولێوێتی کارکردنمان خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان بێت، جا نەک لە بانگەشەی هەڵبژاردن، لە دەرەوەی بانگەشەی هەڵبژاردنیش. کادیرەکانی پارتی هەمیشە پەیڕەوی ئەو کارانەیان کردووە کە خەڵکی کوردستان پێویستی بە خزمەتکردنە. بەداخەوە منە ئەڵێم ترساندن و تۆقاندنیان لە کاندیدەکانی پارتی، چونکە ئێمە زانین ململانە سیاسەکان لە سلێمانی یەکلا بێتەوە و پارتی هێزی خۆی لە سلێمانی یەکلاکاتەوە. چیتر خەڵکی بە شەرەفی کوردستان بە تایبەت بازنگەی سلێمانی ئەزانین خەڵکێکی ڕۆشنبیرە و دوای ئەوەی زانیان یەکێتی نیشتیمانی کوردستان ناتوانێت جێبەجێی خاڵەکانی خزمەت گوزاریەکانیان جێبەجێ بکات، بینیمان بزوتنەوەی گۆڕانیان تاقی کردەوە و بزوتنەوەی گۆڕانیشیان واز لێهێنا لە هەڵبژاردنەکانی پێشوو بینیمان یەک کورسی بەدەست نەهێنا. ئەم جارە ڕۆژی تاقیکردنەوە بەسمەلێدانی دەنگدانە بۆ پارتی دیموکراتی کوردستان و لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. بۆیە تاکید لەوە ئەکەمەوە، من بە دروشمێک تاکید لەوە ئەکەمەوە کە بە سەرکردایەتی سیاسی ئەو حزبانە ئاڵێم 20 مانگ و خەڵکی بە شەرەفی شاری سلێمانی بەسمەی خۆی لە ئەو حزبە ئەدات کە ئاوەدانی دێنێتە شاری سلێمانی و ئارامی دێنێتە شاری سلێمانی.
من دڵنیات ئەکەمەوە لە سلێمانی بە حکمیەوەی ئێمە لە ناو خەڵکاین هەر لە کفری تاوەکو هەڵشە و قەڵاتزێ و لە مێشەڕۆوە لە سیاگوێز و شلێرەوە تاوەکو ئاغجەلەر و چەمچەماڵ زۆر لە ناو دڵی خەڵکاوە لە ناو خەڵکاین دڵنیا بە ئەگەر جارێکی دیکە وەکو هەڵبژارنەکانی پێشوو کە ئێمە بینین لە سلێمانی ئەو ئەزمونە زۆر دووبارە ئەبێتەوە یان ئەلبیسەکە بدزرێت و دووبارە سندوقی تەزویراتی لەسەردا بێت یان وەکو جارانی پێشووی لە شاری کەرکووک هاک بکرێت ئەگینا بینین پارتی دیموکراتی کوردستان هەیمەنە و هەڵهەڵەی کوشەڵکردنەوەی دەنگەکانی لایەنە سیاسیەکان بە تایبەتی لایەنێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانیا پوچەڵەکاتەوە. پارتی بە دروشمی ئارامی ئەوەدانی هەروەها پێداگری و خۆڕاگری داوای کردووە کە بتوانێت پێکەوەی خۆراگری ئەم هەڵبژاردنانە بۆ خەڵک لە بەرژەوەندی خەڵکدا یەکلا بکاتەوە بەڵام ئەو بانگەشەیە و دروشمانی کە لە سلێمانی دەدرێن ئەچنە چوارچێوەی بانگەشە و هەڵبژاردنێکی تەندروستەوە. ئێمە بەداخەوە ئێمە کەلتورێکی سیاسی و کۆمەڵایەتی زۆر جوان لە کوردستانە هەیە سەقافەیەکی کۆمەڵایەتی کە دەبینین ئەو خەڵکانەی کە نەخوێنەواریشن بابەتی جنێودان و هێرشکردنە سەر یەک لە ناو خانەوادەکانە ڕەفزە بەداخەوە ئێمە بینین سەرکردەی سیاسی حزبەکان بە تایبەتی گەنجە ڕابەرایەتی دروستکردنی جنێ و دووبەرەکی و تاکلایەنە دروستەکان لە ناو تاکەکانی شاری سلێمانی ئەم بابەتە دژی عورفی هەڵبژاردنەوە دژی عورفی دانووسانە و من ئەوە ناڵێم با خەڵکی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی ئاگدار بن لەوە ڕۆژی 20 مانگ کە هەڵبژاردنە 21 مانگ ئەو خەڵکانەی کە ئێستا جنێو ئەیەن و شەق هەڵەیەن و قسەی زبر ئەکەن لە حزور و لە دیوانی بارگای بارزانی دائەنیشن چاوەڕێی چوونە ژوورەوە ئەکەن ئەمە گەورەی و هەیمەنی پارتی دیموکراتی کوردستانمان بۆ دەرەخات و سەرکردایەتی سیاسی جەنابی سەرۆک بارزانی و بە دڵنیاییەوە لە کابینەی داهاتوو جەنابی سەرۆک وەزیرانی ئێستا کاک مەسرور بارزانی شازادە و ڕابەرایەتی ئەو حکومەتە ئەکات و هەمومان پشتیوانی و خەڵکی کوردستان دەنگی پێدات. زبر و هەروەها هەرزان دەنگ کۆ دەکرێتەوە؟ من ئەوە ناڵێم ئێمە خاوەنی کەلتورێکین کە زمانی کوردی زمانێکی جوان و پاراوە ناکرێت بەکاری بهێنیت لە دروستکردنی زبرەتی لە نێوان خانەوادە و کەلتورە سیاسیەکان و دانووسانە سیاسیەکان و حزبە سیاسیەکان دوجار مناڵەکانی خۆیان و خادەوانەکانیان زەرەری لێکردووە و بووەتە هۆی جابوونەوەی خانەوادەکانیان بۆیە من تاکی دەکەمەوە زمانی زبر بەرژەوەندی باڵای حزبەکەیان ناپارێزێت ئەگەر پێیان وایە جنێودان بە پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردنەکانی پێشوو سوودی هەبووە ئیسفادەیان لێک وەرگرتووە پارتیان بە مستەهدەف وەرگرتووە کە ببێتە ئەوەی دەنگی پێکۆ بکەنەوە ئەمڕۆ خەڵکی شاری سلێمانی ئیدارەی گەرمیان و گەرمیانیەکان و بە تایبەتی ئیدارەی ڕاپەڕین ئەو بانگەشەیە ئەقۆزنەوە بۆ ئارامی و دەنگدان بە پارتی دیموکراتی کوردستان و ئەو ڕۆژە ئەبینین بە چاوی خۆمان دڵنیا بە ئێمە تەئکید ئەڵێن زا بخودێ بە زمانی خۆیان 21 مانگ لە بارگای بارزانی ئەکەون و لە ژوور چاوەڕێیەکەن لە ژوورەکانە و لە پرزگەکانە ئەکەون بۆ ئەوەی فەرمویان لێ بکرێ بێنە ژوورەوە نەک دانووسانیان لێ بکرێت. باشە بەڕێز سۆران لە کۆتاییشدا بالێت بپرسم بە کورتی ئەگەر وەڵام بدەیتەوە جەنابەت کاندیدی پارتیت لە سلێمانی ئەرکێوە قورسدرە لە چوارچێوەی بەرنامەی لیستی 190 پارتی ئەو بەڵێنانەی کە دەیدەن جێبەجێ دەکەن بە تایبەت بۆ خەڵکی سلێمانی. پارتی خاوەنی ئیرادەیە خاوەنی هێزە استراتیژێتی بەڕێوەبردننی حکمڕانی هەیە و ئەزمموی چەندین ساڵی هەیە و ئەبینین ئەو شارانەی لە ژێر دەسەڵات و هەیمەنەی حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان تایەزاڵە لە پێوەری جیهانی بڕیوە لە ئاوەدانی و پرۆسی ئاوەدانکردنەوە ئێمە بەڵێن ئەدەین چۆن لە ڕابردوو کارمان کردووە بەڵێن ئەدەین خەڵکی سلێمانی تاقیمان بکاتەوە و ئەو کورسیانە بەدەستدێنین ئینشاڵڵا و خەڵکی سلێمانی پێویستی بە ئاوەدانکردنەوەیە دڵنیاتانەکەینەوە شاری سلێمانی خۆشتر ئەبێت لە شاری هەولێر و لە دووە و شاری سلێمانی ماندووە بەدەست هەیمەنەی سیاسی و بانگەشەی درۆزنانە و دروشمی درۆزنانە بەرامبەریان بەکار بهێنرێت چونکە ئەو ڕێژەی کە وەرمان گرتووە زیاتر لە سەدانەوە و دوی خەڵکی شاری سلێمانی خوێنەوار و شەهادەدارن ئەمجارە لیستی ئارامی و ئاوەدانی دەبێتە دروشمیان و لە ماڵەکانیان هەڵێوازن. زۆر باشە زۆر سپاس بەڕێز سۆران خەلەف کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمان لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس.